وەرزی چاندنی برنجی کوردیە لە بەردەڕاش. بەشێک لە جۆتیارانی بەردەڕاش ئێستا خەریکی چاندنی برنجی شەشمەیی و تەعالەفەن، بەڵام کەمی کارەبای نیشتیمانی کاریگەری خراپی کردوتە سەر بەرهەمی برنجی کوردی لە ناوچەکە. شەهاب محەممەد جۆتیارێکی گوندی دوولێجانە لە زەویەکەی زیاتر لە 42 برنج چاندووە، دەڵێت بەهۆی کەمی کارەبای نیشتیمانی کاریگەری خراپی کردوتە سەر بەرهەمی برنجی ناوچەکە و مەترسی لە ناوچوونیان لەسەرە. برنج ئەفسۆڵە برأيو من البردرشي بتر همو جهويات يكرن چونكو دشتو بردرشي دشتو نوف كوري دشتكو بيتا يا قلاوة وزور بيريد ارتوازي شيد لهي روسيا اگر روشا كهرباء چتر باحتمال زياتر هات باكرن برنجش قوت خورنه يعني بخلقك امشين بيجنيم یا پیوگریدای مرا مهند داکو او قوت سرکی خورنه بخو پیدا کردن. کهربیش اگرم بین سحکنیت وان خاصة و اسبوعی دا گلا یا کیما تأثیر خواه چون اغلب بیره در توازیل الوی منطقه خرب کهربی شولد کن يعني. بەشێک لە جۆتیارانی بەردەڕەش داوا لە حکوومەت دەکەن سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بۆ جۆتیاران زیاد بکرێ، چونکە بەرهەمی برنج پێویستی بە ئاوێکی زۆر هەیە. بله بگومان اگر کارەبا باشتر بیت فعلا وکیل بیژن برنجک برهمی برنجی دی چتر بیت و برنج آویت تکران هر برهمه که هبید برنج داخله اگر آف هبید دی چتر بیت راستی اگر آف یعنی کارەبا باش بیت برهمی برنجی دی زورتر بیت دی جانتر بیت. کەمی کارەبای نیشتیمانی جۆتیارانی سنووری قەزای بەردەڕەشی نیگەران کردووە، وەک خۆیان دەڵێن بەهۆی کەمی کارەبای نیشتیمانیوە کاریگەری خراپی کردوتە سەر بەرهەمی برنجی کوردی لە ناوچەکە، مەترسی لە ناوچوونیان لەسەرە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.